بله دکتر زورن کایل مامۆستای زانینگەها پاساویە ئەڵمانیا و پسپۆرێ فەدەرالیزمێ لە ستودیۆ میوانێ منە دکتۆر بخیراتی دەنگ باشە. Thank you very much for having me. باش دکتۆر بەری هەر تشتی بەریان دەرباسی پرسێک سیاسی ببن تە نوژ ڕۆژ ئەوەیە کوردستانی هاتیە دڵقامیشلۆ بووی تەلوێ دەرێ وەرکشۆپێک پێشکەش کرد تە ڕۆژاوای کوردستانی و قامیشلۆ چاوا دیت دکتۆر بکورتی. I found Kamishli very fascinating. بۆ من قامشلی جهێکی gelek جوان و خۆش بوو وەکە باژارێک بێگومان gelek tiştek serenjrakêj bû balkêj bû ku min dît Kurd xwe birêve dibin weke bajar hêşta gelek maye ku berefêj ve biçe ji aliyê elektrîkê ve ji aliyê pakûxawîniya jîngihê ji aliyê cadewrê gebanê ve gelek karmane bêne kirin. Yekemîn care tu diçî Rojavayê Kurdistanê diçî Qamişlo? Yes, that was my بله ئەوە یەکەم جار بوو ئەس بچم بۆ قامشلی لە ڕۆژەوە. باشە دکتۆر وەرم سەر پرسا فەدەرالی و نەناوەندیبوونێ سووریە دکارە ببە وڵاتێکی فەدەرال دکتۆر. I think federalism is a good باوەڕم فێدرالیزم بژاردەیەکە باشە بۆ سووریە لە داویەدا پێویستە خەڵکە سووریە بخوا بریار بدە ئانکو هەموو سووری لازمە بریار بدەن لێ یاکو فێدرالیزمێ بۆ خەڵکی سووریە باش دکە ئەوە دکارە ببە سیستەمێکە باش بۆ وێ فرەڕەنگیە نەتەوەیە لێ دەرێ هەیە و دەبێ قۆناغێک و بناغێک فەدەرالی مەسەلەن شام جوەیەکێ دەترسە دەبێژێ ئەگەر فەدەرالی چێ ببە ئەگەر نەناوەندی چێ ببە سووریە پەرچە دەبە فەدەرالی وڵاتێکی پەرچە دکە. I think there is a historic misconception. باوەڕە من لێک تێنەگەهشتنە کە مێژویی هەیە شاشتەگەشتنەکە مێژووی هەیە دەربارەی فەدرالیزمێ بەریان هەڕژێمەک هەبوو بەردام دەگوت کو کورد جوداخوازن نەها دەما کو کورد داخوازە فدرالیزمێ دیکەن خەڵک دەبێژە کورد دەخوازن جودا بن باوەڕە من فدرالیزم کلیلا پارستنا ئێکپارچەیی و ئێکگرتنا سووریەیە لێ هەمان دەمێدا ئەس باوەرم کو سەرکردێ نەهایەن شامێ باس لە نەناوەندیبوونێ دیکەن دەستپێکێک هەیە بەرەف هزرا فدرالیزمێ بەرەف هەڵبژاردنا نونەرێن خواجهی بەرەف بریاردان لەسەر ئاستێ خواجهی و دەستێ کەسێن خواجهی بباوەڕە من هزرên dinavbera Şamê û Rojavê û grûpên dinyên Elewî û Dirûz gelek li hev dûr nîne gelek li hev nêzîkin eger tu bi hûrgulî ve lê binerî li hev nêzîkin. Baş e ji bo Kurdan ji bo ku Kurd mafên xwe bi dest xwe vebînin Diktor Zorin tiştê herî baş bû çi ye mesela hinek Kurdan ne dibêjin em nenavendîbûnê dixwazin le merkezî hinek dibêjin em federalî dixwazin hinek deng cîhanê divê na gereke em serxwebûnê bixwazin. ji bo Kurdan çi sîstem baş e ku bikaribin li Sûriyê mafê xwe bi dest xwe vebînin? I think the question of which system is best. باوەڕە من پرسیارە چەندێک کاکی سیستەم باشترینە پرسیارەکە بە هورگولیە لە جیهانێکە نمونەیدا پێویست بوو کوردان وڵاتی خۆی سەربەخۆ هەبە لێ ئەم جیهانێکە نمونەیدا ناژین جیهانێکە نمونەیدا شام دخوازە کنترۆلە هەموو سووریە بکە لێ بڕاستی ئەم جیهانێکە نمونەیدا ناژین لە بەڕێژی فدرالیزم دکارە ببە سازانێکە باش بۆ هەموو ئالیان بۆ نمونە کورد دکارن وەزیرên xwe hebin zimanê xwe kulturê xwe biparêzin di heman demê de weke beşek li Sûriyê bimînin û hez bi parastinê bikin. Artêşa Sûriyê heye Diktor hêzeke din jî heye hêzeke mezin e SDF hêza Hesedê General Mezlûm Ebdî serpereştiya wê dike bêhtirî 100,000 şervanên wê hene li gor nerîna te mesela hikûmeta Sûriyê îsrar dike dibêje ev hêz divê nemîne li gel artêşa Sûriyê întegre bibe li gor nerîna te ev hêza Hesedê dikare pêşeroja wê çi be
چاوا تفلی ارتشا سوریه ببه نمونه به وی رنگی لتولاتان هنه دکتور So when we look comparatively, اگر ام هفنکاریه که دیگر ولات دنیا فدرال بکن there is one united گلک جاران ایک سپای گرتی هیا سپای که گرتی لامریکا هیا لالمانیا هیا لهندستان هیا هموان ایک سپای هیا ایک ارتش هیا دبن ده صلاتک ناوندی ده بگمان جهت جواز هنه وکو پیشمرگل کردستان عراق و بوسنیا هرزگوینیا لدم بره هنده کان سپاین هریمی هبونه ارتشن هریمی هبونه بار من سرکردین شامه دخوازن بیشن ام دکارن همو هزان لخواب بگیرن همان بکن چونکو گلک ارتشن جدا جدا هبونه شرکرین اسلامیست هبونه لو راجي بيوستا همو بين الرك خستن وبهنا ايجرتن ليه ياكو تشيبوي جدا سبيكا حكومة نوفل شامي ام دبينين مخابن بيكاتين اتوم بيكاتين آینی و یه نتوایی نگران مدید کنه لسویده چه بو لپراوه چه بو به روانگه ها حسده تشتک عاقل گیره و مروفتید گه کابوشی او ناخازن حلوشن و بچنه ناوا ارتشی حتی کو شام گرانتیان پیشکشی وان نکه او نکارن رازی بن پیوسته شام بیجه امی و بپارزن امی و گرانتیان جوارا بدن ده همان دم ده هون ده بکارن امنیت خواب خواه باشه دکارین ببیجی دکتر زورن مثلا پیش روز آوای کردستانی دکاره ببین نمونه که وکل ذی الباشری کردستانی هیا یعنی ام دکارین ببیجن دما پیشتا احتمال هیا که روز آوای کردستانی مثلا ببستاتوی که وکل کل باشری کردستانی هیا I think many Kurds in Syria باور من گلک کردن سوریه وکه نمونه عراق دبینن لی پیوسته دراشکا بین کو عراق گلک پرسگریک هنه گلک کیشه هنه دنابره حولیر و بغداد دا گلک کیشه هنه بونمونه ده بریو برنا نفته ده لو راجی از دکارم بیجم وانین گرنگ هنه که کردن سوریه پیوسته فیر بن لی هندک جوان آستنگ و زحمتین که عمل عراق دبینن پرسین دنیا گرنگ نافچه مزن یا کردی لسوریه نافچه که گلکی فررنگه گلک عرب تدانه آشوری تدانه ترکمان تدانه بکاتین دن لوی داره هنه لو راشی گلک گرنگ با هر حریمک کردی لسوریه که اتبگه ها و فررنگیا خواه بپارزه و وان بپارزه مافن وان بپارزه چون که کردن سوریه نکارن بشنه شامه و بیجن من مافو پاراستن دوه اگر او بخواه مافو پاراستنه ندنه گروپین دن پیکاتین دنیل کل کردستان سوریه دیجی باشه پیش روز اول گور نرینه تاوی پیش روز که چاوبه There are different scenarios. گلک سیناریوین جدا جدا هنه دنها دا اگر از گلک به رازگویی بیجم از هندک گش بینم مخابن جبر هندک صدمان یا کل لازخه چه بول سویدای چه بول و همون صدمان کو وبکن کو از کم گش بینم هر وها جبر رول اسرائیل جد سوریه دا هم ده بینن کو شام حولا گفتگو اندادن و مدید بریان ها کو احمد شرح باسی ننابندی بوند کن و سرکرده دنیا دستا تحریر شامه باس ننابندی بوند کن و هندک کسین نزیک حتی شمدیتن و هم تگهشتن کاوان چوا ننابندی بون دبینن و یا کو کرد دبینن وکن ننابندی بون از دبینم کو گلک لحف دور نینه دیگلوه ننابندی بونا کو حتی شو سوری باس دکن پیوستی های بسازش هیا پیوستی های به تگهشتن هیا پیوستی
پێویستە بە گفتوگۆی هەیە و پێویستە بە ڤەگەریانە سەر دالوگە سیاسی هەیە و پێویستیاوێ بە داوی ئینانە ڕشەڵپێکدادانان دکە و لێ ئەس دەبینم کو نها پەنجەرەکە دەرفەتی هەیە و ڕەنگە ئەنجامێکی ئەرێنی هەبە شەڕێکی دەناوبەرە شامێ و کورداندا دوور دەبینی دەما پێشتە I hope there won't be. ئەسی بخوازم کو چێ شار چێ نەبن ئەسی بخوازم کو شام هەندێک وانە فێری هەندێک وانەیان بوو بن بتایبەتی لە سوێدایە و فێر بوو بە کو ئەف پرسگرێکە بڕێیا شار نایەنە چارە سەرکردن ئەو نەکارە لە هەموو ئالیان و دژمنان ڤوا چێکە لە لازخیا لە سوێدا و لە دیگەل کوردان ئەو نەکارە بووی ئاوای بەردام بە و سیاسەتە هێزێ نە سووریەیە گرتی دکە و نە سیستەمەکە بەردەوام چێ دکە و هیچ وڵاتێکە خۆشگوزەران و ئارام چێناکێک و خەڵکە سووری دخوازن هەبە لەو ڕۆژی هیوی خوازم کو شەڕ پێکدادان نەبە و دیالۆگ هەبە زۆرن مەسەلەن بەحسا فەدەرالی و نەناوەندیبوونێ دکن مۆدێلەکە وڵاتên ڕۆژاوایی هەیە و ئەم ببێژن سووریێ دکارە ببە وەکە فلان وڵاتی gelek millet tê de hene gelek pêkhateyên olî û netewî tê de hene berê hikûmeteke sentralîst bû yanî coğrafî ji hev cuda ye kîjan welatê Ewropa yan jî welatekî dinê Rojava yan jî welatekî dinê Efrîqa mirov dikare bibêje Sûriyê dikare bibe nimûneya filan welatê. There are examples that Kurdistan and Syria can learn from. هندك نمونه هناك كردستان وسوريا دكارن جفير بن ما سيستمن راغوزار ديتن كو لجلك ولاتن فرانك فدراليزم تشيبوا لأثيوبيا لهندستان لبوسنيا لهرزغوفينا لنيبال لوان همو جهان دسبيك ملبلاني هبو شر هبو ديكتاتوريات هبو پشتر حکومتك بجهاز تشيبو و فدرالي تشيبو لهر آلیکی لهر درکی آستانگی هبون لی دکارت چه به سوریه جی هم بگمان گرک خلک سوریه لس امریکا دنرن لس سوئیسرا دنرن اف ولات 200 حتی 250 سالان دکفنن گلک وقت ویا حتی کو سیستم که گرتی چه به او دامزراوین دموکراسی چه بن و حتی او گشه مزنا آبروی چه به اوی گلک دم پیویست بو اس دویژم با بلعم لبوسنیا و نیپال بنرن او نمونه تازه نمونه کو شبه سوریه نه یعنی کو تازه نه نمونه 200-250 سالی و کو سوئیسرا و امریکا. دکتور گلک سپاس كيف خوش بوم من لهوليري الاستوديو دي من ليريفان ازو دكتور زوران بهفرا بوم من سوز داي ام الريستورانتا كرونش تيبون وي داري ما اف ديتنا الوي داري ما الوي داري اماده كر ليريفان مگو دكتور سوز بيستو نهي مهت ميفاني من الاستوديو افتهاتي تبخير هاتي دكتور قالك سباس تبيراته Thank you very much. سپاس زور سپاس زور سپاس دكتور زوران كايل اکادمیسیان و پسپور فدرالیسم و ماموسته زانینگه استودیو میوانه میبوید. Thank you very much. Thank you very much. Thank you, Sean.